ئەم ناوچەیە کە ئێمەی بینی ئەم چەند وغاباتە هەمووی بۆشاییە ئەم بۆشایە داعشی سفادە لیا کردە لێرە و بۆشایە حتا ئاگاتە حەوزی حەمرین لێرە و بۆشایە هەتا ئاگاتە منطقەی غەڕە و کوێ و حەویجە و حتا منطقەی موسۆڕە بۆ منطقەی سووریاش بەڵام ئەمە چییە ئەمە تەنسیق نییە ئەگەر ئێمە لەگەڵ عێراقا تەنسیقێکی تۆکما بێ بتوانین بە هێز مداهمە بکەین چی لەو سنوورە مداهمەی سەربازی بکەین هیچ نوێ لە مایەکە دوو جا سێ جا چوار جا مداهمە بکەین ناوچەکە پاکەوێتەوە کەتیبەکانی ئینسا سێ کەتیبەیە لە منتیقا کەتیبەکان کەتیبەی خالد بن وەلیدە کەتیبەی سدیقە کەتیبەی عوسمان بن عەفانە ئەمانە ئەو پەڕێ هەموو هێزەکان ئەگاتە 6 بۆ 7 کەس چەکەکانیان چەکی خەفیفەیە چەکی ناتۆیە چەکی ئەم ئەڵمانیەکانەتانێ بیکەیسیە بەڵام کامیرەی حراریان هەیە کامیرەکانیان دەورێ باشە بینێ بۆیان ئەو ئەتوانن وەمە فارزی بچووک دزە ئەکەنە قەڕەبیەکانەوە یا دزەکەنە شاریعەکان ئەلێوێ پێشمەرگە شەهید دەکەن ئەوان ئیسفادە ئەکەن لە خەڵک لە خەڵ ڕۆژانە خواردن و ئیمکانێت و شاردنەوە و لە حەشارگاکانیان بە تایبەتی لە ناوچە بۆشایەکانە لە حەوز حەمرین و وانە ئیسفادە ئەکەن خەڵکێکی زۆر ئاوارەی شاتە و ئاوارانش مەترسیان نیەکرێ ئەو ئاوارانە احتمالە لەسەر مەزرعان لەسەر کانیاوە لەسەر دەواجنن چین لەوێ ئیسفادەیان یەکەن بیان شارنەوە شوێنی چەپەیە دیارە سەردانی کاقوبادیش بەم ئاخیرەوە هەموو ئەو برادرانە گەرمی ناوچەکە لە ڕووی سەربازی و جمجۆڵی داعش و لە ڕووی جمجۆڵی سەربازیوانەوە وای کرد کە زۆربەی برادران بێنە سەرخەت یەکێس هەر لە جێگری سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی حکومەتوانە هەمویان هاتنە سەرخەت و سەردانی ئەم ناوچانیان کرد و خۆیان لە نزیکەوە سەردانی مەحوەری یەک و مەحوەری دووشیان کرد ئەوانش گەشتە قەنەعەتێک کە ئەم ناوچەیەکی بەرفراوانە بە ئەو بەهێزەی کە ئێستا تایەتی لە میحوەری دوو لە میحوەری یەک ئەو هێزەی کە تایەتی تەنها خۆی ناتوانێت بیپارێزە لەبەرەوەی ناوچەیەکی زۆر بەرفراوانە ناوچێکی دەشت و لیتە و قامیش و ژاژ و ئەوانەیە بۆیە بڕیاریاندا کە بە ئیسنادکردنی هێزی ئیسناد و بزیاتری هێز ڕەوانەی منطقی گوڵەجۆ بکەن چکەوە پێشتر هێزێکی کەمی لێبوو بەڵام دواتر بڕیاری درا لە لایەن وەزارەتی پێشمەرگە و حقوقی عملیاتەوە کە لیوایکی تایبەتی ئیزافە بکەنە سەرەوەش لیوای پێنج بە کاملی هاتنە ئەوێ و زائیدەن فەوجێکی مدەڕ مەشاد ئالی لیوای شانزەی مدەڕاکە ئەوانش ئیسنادی ئەو ناوچەیەکەن و بە هەمان شێوە ئەوە ڕەت لە چەند ڕەتێکیان بۆ سنووری لیواکەی ئێمە محوەری یەک بوو کەوش لیوای سێ لیوای سێ ئێمە لەم سنوورە لەگەڵ دووسێ لیوای هەفتایە ئەوەی کە نوقسانیمان هەبوو هەندێک لە هەمەر و ئالیاتوانە بوو ئەوانشیان بۆ دابین کردین ئێساکە لامانە و ئێمە ئەتوانین ببڵین بە هاتنی ئەم هێزە و پرچەکردن و تەرعینکردن لەم ئاخیرێ و ئەو هێزەی کە زیاتر خراونەتە ئەم ناوچانەوە ئەتوانین بڵین ئەتوانین کەمیان کردنەوە زیاتر ڕێیان لێ بگرین و هێرشەکان کە بکردنەوە دڵنەوەی بین بە خەڵکی ناوچەکە ئەو خەڵکانەی بە تایبەتی لە گوڵەجۆ و لەو دیاتانەی دەوروبەری خانەقین کە بەبەستیان هەندە جار ئەترسان و یانی شوێنەکان چڵکەن لایەنی کەم ئەتوانین دڵنەوەی ئەوە بکەین کە ببین بە پاڵپشتێ بۆیان و بمێنەوە لە شوێنی خۆیان عرە بە شۆفێنەکان ئیتر بە بیانووی ئەوەی کە شەوان خۆیان ئەکەن بەڕۆژ بە شوان خۆیان ئەکەن بە داعش و بە ڕۆژ خۆیان ئەکەن بە عەرەبی سوننە و خۆیان ئەکەن بە عەرەبی ئەوشی ئەو هەر نوعێک بێ ئەمانە لە ئاخیرا سێرەکەی زۆربیان ئێستا تاکتیکێکیان گرێتە بن ئەوەیە کە ماڵە کوردەکان زەختێکی نەفسی و ئەمنی بخەنە سەر ئەو دیهاتانە بۆ ئەوەی کە چۆڵی کەن و دوجارە هەندی عەرەبی هاوردە بێن شوێنەکانیان داگیرکەن. Tamam,